هێرشی ڕژێمی ئێران بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان چڕ بووەتەوە. لە ماوەی ئەم 2 هەفتەیەدا 12 هێرشی درۆنی کراوەتە سەر حیزبەکانی کۆمەڵەی زەحمەتکێشان و پارتی ئازادی کوردستان و دوایین 2 هێرشیش بۆ سەر حیزبی دیموکراتی کوردستان بوو لە کەمپی جێژنیکان لە بەحرکە و خەلیفان لە سنووری سۆران. لە ئەنجامدا 2 پێشمەرگەی کچ لە هێرشە درۆنیەکەی خەلیفان گیانی لەدەستدا و لە کەمپی جێژنیکانیش گەنجێکی تەمەن 17 ساڵ بە ناوی شاهین نادر گیانی لەدەستدا، باوکیشی بە سەختی بریندارە. هاتوومەتە ماڵی شاهین، دایک و خوشکەکەی دەڵێن ئەو پێشمەرگە نەبووە و کەمپەکەش کە کراوەتە ئامانج کەمپی دانیشتوانی سڤیلی حیزب بووە. سەعات 2 بوو لە ماڵە چۆ دەرە دەگە برادەرانی دەچمە ناو بازاڕی ئیدی نازام چۆن چۆ ناو کەمپی نازام هەرەوەندەم دی سەعات 4 و هەواڵی شەی بوونی براممە هات، هەواڵی برینداری بابم هات. براکەم نەدیت، برایەکەم نەدیت، بە خاکیان سپارد. دەوڵەتی جمهوری ئیسلامی کوڕیم نکردە ئاماز، ماڵم نکردە ئامانج. کوڕیم بێگوناح بوونە پێشمەرگە بوونە چەکدار بوونە هیچ کارە بوو. کوڕم بە تەمەنی منداڵی هاتووینەتە نێو حیزبی هیچ دەنا حیز لە هیچ شتێکی نەدەزانی. دەوڵەتی جمهوری ئیسلامی ڕحمە بە منداڵەکی ئەواژ ناکات بۆوی زۆرە، بەڵام پێی سەر بڵیندم دایکی شەهیدم. حیزبی دیموکراتی کوردستانی ئێران دەڵێن بە مافی خۆمانی دەزانین وەک بەرگری لە خەڵک و هێزی پێشمەرگە وەڵامی هێرشەکان بدەینەوە. وەڵامدانەوەی هێرشەکانی ئێران هێشتا نەبووە بە بڕیاری هاوپەیمانی هێزە سیاسیەکانی کوردستانی ئێران، چونکە وەک خۆیان دەڵێن پاراستنی بەرژەوەندیەکانی باشووری کوردستان دەست و پێیانی بەستووەتەوە. ئێمە هەم هێزی ئەوەمان هەیە، هەم توانای ئەومان هەیە بتوانین لە ناوخۆ چالاکی زۆر گەورە بکەین و کاری پێشمەرگانەی زۆر گەورە بکەین و تەنیا بربەستێک کە هەیە ئێستا ئەم حکوومەتی هەرێم و باشووری کوردستانە کە نامانەوێ توش کارەسات و تووشی داخستنی سنوورەکان بێت یا کوشتنی خەڵکی سڤیلی باشوور بێت. بەڕێککەوتنی نێوان ئێران و حکوومەتی عێراق لەژێر چاودێری حکوومەتی هەرێمی کوردستان چەندین کەمپ بۆ حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دروست کرا، بەڵام بەهۆی هێرشەکانی ئێرانەوە ئێستا زۆربەی ئەو کەمپانە چۆڵ کراون. لە دەرەنجامی شەڕی ئێران ئەمریکا دوجار بە فشار ئاگربەست دژ بە حیزبوڵای لوبنانی ڕاگەیەنرا. لە عێراقیش پێشتر و تاوەکو ئێستا ئاگربەست بەردەوامە، بەڵام ئەوەی کە هەیە تاوەکو ئێستا ڕژێمی ئێران بێ گوێدانە ئاگربەست بەردەوامە لە هێرشکردنە سەر هەرێمی کوردستان دژ بە حیزبەکانی ڕۆژهەڵات. ئەو حیزبانش دەڵێن ئەگەر ئەو دۆخە بەو شێوەیە بەردەوام بێت ئەوە هەڵوێستمان دەبێت. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، هەولێر.